هاوکارمان ڕەوەند گەڕاوەتەوە لە ڕێوڕسمی بەخشینی خەڵاتی زێڕینی دەستگای سەردەم. ئێساش ڕەوەند با بفەرمێتە ئێرۆ پێمان بڵێت با بزانین لە نێو ڕێوڕسمەکەیە چی ڕوویە، چ راپۆرتێکی بۆ ئامادە کردووی. ڕەوەند بەخێر بیتەوە. تەندروستی زۆر ساردا ساردا هەوایەکی زۆر ئەمڕۆ بەدلی منە ڕەوەند ئەمڕۆ سپلیتەکەم هەڵکردووە باش ئێرە باش با میشڵا لە بینەرام کەم سڵاتان لەبێ کاتەوە من کاتێکتان باش ئازیزان و خۆشەویستانی کورسات مەگەزین و هاوکارم ساوێن ئەمڕۆ لەگەڵتان بۆ بەرنامەی پێشکەش کردوون. دوێنێش باسم کردی ساوێن دوێنە باسم کردیت لەگەڵ تەوار و لەگەڵ ماریایە لەگەڵ تەوار و لەگەڵ ماریایەوان هاتنە ئێرە ئەمڕۆ ماریاش بووە ئیترەوانیش منیش هاوکارم ساوێن نێرابێت و کورسات مەگەزینتان پێشکەشەکات دەستە خۆش بژیت. کەواتە ڕەوەند ڕاستەخۆ بۆم باسکە با بزانم ئەمڕۆ لە نێو ڕێوڕسمەکەیە چیرۆیە خەڵاتەکە بە چێ بەخشە پێمانەڵە یانیش بۆ ڕاپۆرتێکی بەیانی هەڵەگریت بۆ نایڵم فەرموو. بێگومان دەستگای چاپ و پەخشی سەردەم کە دەستگایەکە ساڵانێکی زۆرە خزمەت دەکات لە بواری ئەدەبیە و خزمەت بە نووسەران بە ئەدیبان بە شاعیران دەکات و بۆ ئەمڕۆ خەڵاتی زێڕینی تایبەتی بەخشی بە نووسەر لە هەمان کاتدا وەرگێر لە هەمان کاتدا مامۆستای زانکۆ دکتۆر محەممەد کەمال کە ساڵانێکی زۆرە ئاکرێت بڵین کە نیو سەدەیە یان نیو سەدەی تەمەنی خۆی تەرخان کردووە بۆ خزمەتی فەلسەفە و هەروەها ئەکرێت بڵین کەسێکیشە لەو کەسانەی کە بیرمەندە و فەلسەفەی ئاشنا کردووە بە زمانی کوردی. زۆرێک بوونەوانی کە ئەیانوت کە فەلسەفە بۆ زمانی کوردی نابێت، زمانی کوردی زمانێکی لاوازە و دوورە لە هەموو نووسینێک کە لە فەلسەفایە بکرێت، بەڵام دکتۆر محەممەد کەمالێکە بەلو کەسانی کە وەڵامی هەموو ئەم قسانەیە وەڵامی هەموو ئەم دەنگۆیانەیە وتی نەخێر زمانی کوردی زمانێکی بەهێزە و زمانێکی زۆر دەوڵەمەندە و توانای هەیە لە فەلسەفەیە کتێبی زۆر باشمان هەبێ، شتی زۆر باشمان هەبێ. بۆیە دکتۆر محەممەد کەمالێکێکە لەو کەسایەتیانی کە یانێکێکە لەو بیرمەندانەی یەکێکە لەو نووسەرانی کە تەنها خۆی خاوەنی 30 کتێبە لە بواری فەلسەفەیە، هەم وەکو وەرگێڕانی کتێبەکان کە کتێبەکانی نیوچە، سارتەر و چەندین بیرمەندی جیهانی دیکە و خۆی کتێبیشی نووسیوە لەسەر فەلسەفە و بە زمانی شیرینی کوردی کتێبەکانی چاپکراون و بڵاوکراوەتەوە و تەواوی کتێبەکانیشی دەستگای چاپ و پەخشی سەردەم کتێبەکانی بۆ چاپ کردووە و بڵاوی کردوێتەوە. دەستە خۆش بێ ڕەوەند ئەمە کردوشتە بە راپۆرت بۆ بێ بەڵێ بێگومان راپۆرتێکی زۆر جوانمان ئامادە کردووە. سبەینێ بینەرمان بن سبەینێ بینەری ڕەوەند بن لە کورسان مەگەزینەوە، راپۆرتەکەشی هەر لە بەرنامەکەی خۆمانەوە ئاڕات. دووبارە بەخێر بێ. دەست خۆش بێت ساوێنیان دەستی تۆ خۆش بێت سەرکەوتوی لەشتار بێ.